لەمە دووە بەڕێوەبەراتیەکانی کارەبا هاوشەی وەرگرتنی پارەی مۆلی دەمانگانە پارەی کارەبای نیشتیمانی لە هاوڵاتیان وەردەگرن و هەر هاوبەشێکی کارەباش سەرپشکە لەوەی مانگانە پارەکەی دەدات یاخود دەیکات بە قەرز بەسەر خۆیەوە. با بڵین لە چوارچێوەی ئەو بڕیارەی کە هەیە بۆ زیادکردنی داهاتی کارەبا و ئاسانکاریکردن بۆ خەڵک کە بۆ ئەوەی بتوانێت با بڵین پارەی کارەبا بدا و لەسەری کەڵەکە نەبێ و لە ئێستاشا بەهۆی پێوەری زیرەکە و کاتوانین مانگانە یا بە دوو مانگجارە پسوولەی کارەبا چاپ بکەین و بیگەێنین بەدەست هاوبەشەکان. پێمان باش بوو وەک ئاسانکاریەک بۆ هاوڵاتیانیش بتوانین لەبەر دەرگا کاتێک با بڵین ژمێرکارەکانمان پسوولەکە ئەباتەوانێ بتوانێت پارەی کارەباش وەربگرێت و یعنی هاوڵاتیەکە نەچێ بۆ بنکەکە و لێ پارە بە و سرە بگرێ و کات لە بەفی ڕۆبا و بنزین ئیزدیحامی ڕێگا ئەوانە ئەم ئاسانکاریەمان کردو وەرگرتنی پارە لە ماڵانە ئێمە ئیجباری نییە، یعنی هاوڵاتیەکە ئاسایی ئەگەر خۆی بیدا یاخود ڕاستەوخۆ بیدا بە ژمێرکارەکە یاخود بیدا بە بچێ خۆی لە بنکەکە بیدا. بەڵام لەمە دووە ئێمە ئەو قەرزانە ئەوەستێنرێ پسوولەی کارەبای مانگانەکە ئەچێتەوە ئیتر 15,000 20,000 دینارەکە ئەبێ بیدات پارەڵک. پرۆسەکە لە سلێمانی دەستی پێ کردووە. هاوڵاتیان دەڵێن پێدانی پارەی کارەبا مانگانە بێت باشترە چونکە حکومەت لە مافی خۆی خۆش نابێت و ئەگەر مانگانە داوا بکرێت پارەکە خەڵکی قەرزار نابێت. هاوکات دەڵێن خۆزگە حکومەتیش بۆ پارەی پاشەکەوتی موچە و لێبڕینی موچەی فەرمانبەران هێندە خەمخۆر بووایە و پارەی موچەخۆرانی بدایەتەوە. پارەکەی نەدەی؟ هەر لێ دەستێنێ دوو ڕۆژ کەشت بە دایرێکی دەکەوێت دەسێ دینار بە دینارە لێستانێ دوای کە کەڵقە و بۆش نادرێ. ئەسا من لە ماوەی ئیشمان بە دایرێک کەوت بوو هاتا پارەی 10 ساڵ پێش ئێستا کەی سەر مەشینانە و ماڵوای پیرم پارەی 10 ساڵ پێش ئەوشان لێ وەرگرت بوونەوە. ئازەسی زاوەرە کارەبابێک کە هەیە 2 ملیۆن لەسەر کەڵەکە بووە ئیشی بە دایرێک پێ پارەکەی دەڕۆ باشترا بەڵە چونکە حکومەت لێ دەستێنێ ئێشت پێ دەکەێت بەڵام ئێستا تۆ کە پارە لە حکومەت ئەکید من ناداتەوە بەڵامی تۆش پارەکە لێ دەستێنێتەوە. وڵای هات بێ باشەکە نەسێ خۆ دەسەڵات نیوانە ئەگەر هەموو مانگە پارەی کارەبا بێتە بەر دەرگی ماڵیەوە ڕیسی ئامادەی بیە یا خۆت قەرزارە ئەگەر بم بێ ئێمەگە نەسمێ نایە وانە جاویش هەر قەرزێکە نەیەی هەل لەسەر دەکەوێت وەک وایە تۆ بڕێ قەرزکەی لە دوکانێک ئەبێر قەرزەکەی بۆ بەریت ئەمیش هەر مەیە خۆ لێ ناسن مەزەختی لێ ناکەن بەس ڕۆژە بێت کە ئیشێکت هەبێ بە دایرە مەجبوریە بێ بیەی تا ئەو پارەی نەی ئیشەکەت بۆ جێبەجێ ناکەن. وەڵام من نەخوا بە هیچ قەرزار نیم نایڵم قەرزاریش بم لەبەرەوەی لەسرم زۆر نەکەوێت کە زۆر بوو بۆت نادرێت. بەڵێ هەیە من ئێستا ئەزانم هەیە ئەڵێ پارەی کارەبام زۆر لایە هەتاوەکو پارەی منیش پارەم لای حکوومەتە تاوەکو پارەکەم نێنەوە منیش نایەمەوە. ئەم بڕیارە لە هەموو پارێزگاکان جێبەجێ دەکرێت و مانگانە یاخود دوو مانگجارێک بەڕێوەبەراتیەکانی کارەبا پسوولەی کارەبا دەگەێنە دەستی هاوبەشەکانیان و داوای پارە لە هاوڵاتیان دەکەن. حکومەت دەیەوێت بەم جۆرە پارەی کارەبا لە هاوڵاتیان وەربگرێتەوە چونکە ئێستا قەرزێکی زۆری لای هاوڵاتیانە و دەڵێن دەیانەوێت بەم بڕیارە مانگانە داهاتی بەڕێوەبەراتیەکانیان دەستەبەر بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.